یەکەم جارە کە لە وڵاتی عێراق و کوردستاندا یەکەمین پێشهەنگای لۆجستیکیەکە دەکرێت لە بواری لۆجستیک و سەپلای چینە. ویسمان سەرنجێکی تایبەت بکەینە سەر ئەم بوارە وەکو پێشتریش کە باسمان کردووە مەسەلەی لۆجستیک و مەسەلەی نەقڵ لە 120 هەر سعری هەر کاڵایەکە کە لە ناو بازاڕەکانی کوردستان و عێراقدا کە دەفرۆشن بۆیە حەزمان کرد ڕێزێکی تایبەت بنین لە کۆمپانیا لۆجستیکەکان و سەرنجێکی تایبەت بکەین لەسەر کۆمپانیا لۆجستیکەکان. چەند کۆمپانیا لەکوێ بەشداریان؟ بە کۆی گشتی 125 کۆمپانیامان هەیە لە 12 وڵاتی جیاوازەوە لە ئەمریکاوە هەمانە کۆنترین کۆمپانیای فرایت فۆوەردین لە ئەمریکاوە بەشداری کردووە بێجگە لەوە وڵاتانی دەوروبرمان ئەوەی ئێرانە، ئوردنە، تورکیایە، ئیماراتە ئەوانیش بەشداریان کردو و لە ئەوروپاشەوە هەمانە و لە سین و لە هەندستانیشەوە کۆمپانیا